چەند مانگێکە باسی دیاردەی دووموچەی و سێموچەی یەکرێ لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دەستمان کرد بەو هەنگاوە گرنگە بۆ نەهێشتنی ئەو دیاردەیە. سەرچەم موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان ناویان لە پرۆژەی تۆمارکردنی بایۆمەتری سیستەمی میلاکات ئەلکترۆنی تۆمار دەکرێت بە مەبەستی ڕێخستن و پاکردنەوەی لستی موچەخۆران بە تایبەت ئەوانەی دوو موچە و سێ موچە وەردەگرن. بەتەکید دەکرێمە دەستخۆشی لە حکوومەت بکەین لەسەر ڕاگەیاندنی ئەو پرۆژەیە لەبەرەوەی سیستەمی بایۆمەتری سیستەمێکی گرنگە کە دەکرێت کێشەکەمان کە کێشەی قەیرانی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان ببێتەوە تا ئاستەکی باش پێی چارەسەر بکرێت لەبەرەوەی هۆکارە بۆ نەهێشتنی موچەی بندیوار و یان ئەو کەسانێک کە دوو موچە یاخود سێ موچەیان هەیە وای لێ دێ کەسەکان بە ئاسانی بتوانن بەردەستەی ئەو موچە مانگانەی خۆیان بکەن ببێ ئەوەی ڕوبەڕووی هیچ کێشەیەک ببنەوە. لە هەرێمی کوردستان 76 بنکەی پرۆژەی تۆمارکردنی بایۆمەتری کراوەتەوە کە لە ماوەی 3 مانگدا تەواوی موچەخۆران دەبێت ناوی خۆیان لەو سیستەما تۆمار بکەن بۆ ئەوەی ژمارەیەکی حسابی تایبەت بە خۆیان پێ بدرێت و موچە لە ڕێگەی ئەو سیستەمەوە وەربگرن. پرۆژەی کە دنیا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند پرۆژێکی زۆر گرینگە لەبەر ئەوەی ئەم پرۆژەیەکە یعنی بندیوار نامینێ سێ موچەی نامینێ ئەنی ئەو شتان هەموو خایان دەبێتەوە هەمووی دەبتە کارتێک و کارتێکی بانقی موچەخۆران فەرمانبەران توانن موچەکانی خۆیان وەرگرن و بەبێەوەی هیچ دوو موچە و سێ موچە و بندیوار و شتیوان نامینێتن. لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕخنەیەکی زۆر ڕوبەڕووی حکوومەت کرایەوە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دوو موچە وەردەگرن و بەشێکیشیان بندیوارن و موچەیان پێدەدرێت. بۆ نەهێشتنی دوو موچەی و دیاردەی بندیوار حکوومەت بڕیاری با ئەلکترۆنیکردنی موچەیدا ئێستا پرۆسەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەرەڕای کارەکەی سەرۆکی لیژنەی باڵای تۆمارکردنی موچەخۆرانە و ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو پرۆسێ دەکات کە ئامانجلەی پاکردنەوەی دیاردەی دوو موچەیە لە هەرێمی کوردستان. ئەڵگوڕد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.